ئێرە ناوبازاری ناحیەی سیروانە لە یەکێک لە کۆڵانەکانیدا پیشەوەرێکەیە کە ماوەی 25 ساڵە پینە دۆزە کاری دوورینەوەی پێڵاو و پێداویستەکانی خەڵک دەکات وەک خۆی دەڵێ یەکەم کەس بووە لە ناحیەکە ئەو دوکانی داناوە و تا ئێستاش لەسەر پیشەکەی بەردەوامە جیاوازی کاری ڕابردووی و ئێستای دەخاتە ڕوو پێی وایە خەڵک لە ئێستادا بژێوی و ژیانیان خراپ بووە و خەڵک هەبووە پارەی دوورینەوەی پێڵاوەکانی پێ نەبووە. لە نەوەسیەوە خەریکی ئەم کارم 25 ساڵ زیاترە بێ و من هیوایەتی ئەم پیشەیە خۆشحاڵم بە پیشەیش شانازی پێوەکەم و من لای خۆم خۆشترین ئیشە ئیشی من بزمارێژە ناوکەفە تەقەڵە. ئەو هاوڵاتیە بەدڵسۆزی کارەکەی خۆی دەکات لەگەڵ پینە دۆزیەکەیدا کڵاژ لە قاڵب دەدات و سپی دەکاتەوە لە دوکانێکی بچووکدا کارەکەی دەکات و لە ماوەی 25 ساڵدا تەنها یەک جار مەکینەی پێڵاو دوورینەکەی گۆڕیوە. کوڕێکیش مێ تاقانێ فێشم کرد بۆم کارە جادە تێ ئیشی دەسەرەکە لەگەڵ پیشەی پینە دۆزیەکەیدا خولەی بۆ وەرزشێ و هاوکات فەرمانبەری حکوومەتیشە بەڵام موچەکەی بەشی بژێوی ژیانی ناکات و بەم پیشەی بژێوی خۆی و خێزانەکەی دابین دەکات. ئەم پیشەوەرە خۆشترین ساتی لە ئەزمموی کاری پیشەکەیدا و ناخۆشترین ساتیش کە بینی بێتی باز دەکات. مناڵێ هاو دەوی 9 ساڵان 10 ساڵە نەگەڵ هاو لە ماڵ پێیان وتو تیان بڕۆ لە ئەرسانیان و دکتۆرستان دکتۆری ئەرسلان پینەچی ئەوش دای ئەرسلامی ژەو مەرسلانە هاوتی پاکەتی حەوی سەرژمێ بۆ باوکم پێم ڕابێرێ تم حەوی سەرەتی باوکم وتێتی تم با من پینەچی تی وەڵای خۆڕاستی من دەوڵەتاتم باڕوا بکە خەڵک زۆر وێرانە حاڵی باش نییە بڕۆگە زەلام مەیە دعای بنایی بۆی هاتە پێڵاوی چاکردە پایی پێنەوە شتی دانێ بارم دەوتم ئایوا بارم تێ چی دانێ بڕۆ بۆ 2000 نا بۆ 1000 نار گوناح نییە وەڵای گریام تێم حاڵە. ئێستا خەڵکی پێڵاوەکانی پینە بکات و پێڵاوەکانی بدوورێتەوە. ئەرە وەڵا هەیە پارەی پێ نییە پارەی پێنی بەخوا وەڵای ژیانی خەڵکی گەوتە زۆر ناڕەحەتە خۆ ئەم حکوومەتانم بگرێ خۆ ئەم حیزبانە ژیان پڕیەتی لە چیرۆکە جۆرا و جۆرەکان هەندێک لە چیرۆکەکان ناخەژێنن لێرەدا پرسیارەکە دێتە پێشەوە لە دوای 26 ساڵ حکومڕان و دەسەڵاتی کوردی هێشتا خەڵکانێگەن باری ژیان و گوزەرانیان خراپە بە شێوەیەک تەنانەت پارەی دوورینەوە و پینەکردنی پێڵاوەکانی پێ نییە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیروان.